لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. برزان خوشحال لوانەی 474 لەوانەکانی تەفسیری قورئانی پیرۆز بێمەوە خزمەتتان بەمەبەستی ڕەزامەندی رب العالمین و هیوادارم ئەوەی ئازیز سوودی لێوەربگرن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. والسارق والسارقة فاقطعوا أيديهما جزاء بما كسبا نكالا من الله والله عزيز حكيم. بەڵێ خۆشەویستان وەکو لە چەندوانەیەک پێشووتر لە خزمەتەوە ئاتێدا بووین کە خوای گەورە باس لە حەدی دزی دەکا، پیاوی دز و ئافرەتی دز فەقتەعوا ئەیدیەهما دەستیان لە مەچەکەوە ببڕن جەزاء بما كسبا لە سزای ئەوەی کەوا ئەنجامیاندا نەکالا من الله وەکو تۆڵە سەنەوەیەک لەلایەن الله و تاوەکو بتە پند و ئامۆژگاری. والله عزيز حكيم. الله سبحانه وتعالى عزيزة بتوانا وبدەسەڵاتە غالیبە لەسەر ئەو فەرمانەی کە دەوێت بیکە و حەکیمی شەکار بەجێ هەموو شتەکان لە جێگای خۆی دادەنێ. ئیتر وەکو لەوانەی ڕابردوو لە کۆتاشتی وانەی ڕابردوو باسمان لەوە کرد شيخ الإسلام لكتاب السياسي الشرعية كباز لحد دزيدك پێویستە دەڵێت جێبەجێ بکرێتن بە بەرەوەی بەڵگەی قورئان و بەڵگەی حەدیث پێغەمبەر صلی الله علیه و سلم و بەڵگەی ئیجماعیش کەوا ئیجماع و کۆڕای زانایانی لەسرە پێویستە ئەوەی کەوا لەسەری ئیثبات بوو کە دزی کردی ئەوجە بە ئەعترافی خۆی یان بە ئەو بەڵگانەی کە لەسەریتی پێویستە دەستی ببڕدرێ بە هیچ شێوەیەک لە غەیری ئەوە با بڵێن وەکو حەبس و وەکو با بڵێن غەرامە ناکرێت جێی بگریتەوە. ئیتر دەشڵێ پێویستە ئەو کار بەدەستێکەوە جێبەجێی دەکاتن بەنیەتی ڕەزامەندی رب العالمین ئەویشیان لە ڕوانگەی ئەوەی کەوا وەکو ڕەحمەتەن بەو خەڵکەی وەکو نمونەی ئەوەی لۆ هیناوە وەکو کوبابێک دەیەوێ منداڵەکەی تەربیەتدا کە پێویستی بە عیقابیدا. ئیتر ئەو کەسێکەوە دەست دەبڕێتەوە ئەوە لە بۆ خۆی و لە بۆ کۆمەڵگاش خێری پێوەیە ئەو کۆمەڵگایە پارێزراو دەبی. هەر کەسێک کە فکری خراپ بڕواتن کاتێکەوە ئەو کەسە دەبڕی کە دەستی ئەو کەسە دەبین کەوا دەستی بردرە دەگەڕێتەوە واز دەینیتن. ئیتر پێویستە بەو نیەتە جێبەجێ بکە کار بەدەستی مسلمان وەکو ڕەحمەتێک وەکو جێبەجێکردنی فەرمانی خوای گەورە وەکو تەئدیبێک وەکو ئەوەی کەوا مصربی لەسەر ئەوەی کەوا نەفع و مەسلەحەتی ئەو کۆمەڵگای بێ کە ئەو حکمڕانیان دەکات. نمونەی بە عومەری کوڕی عەبدولعەزیز دەینیتەوە ڕەحمەتی خوای لێبی دەڵێ پێش ئەوەی ببتە خەلیفە لە کاتێکدا کەوە وەلیدی کوڕی عەبدولمەلیک خەلیفە بوو ئەویان ابن عومەری کوڕی عەبدولعەزیزی کردبووە والی لەسەر مەدینەی پێغەمبەر صلی الله علیه وسلم. ئیتر دیارە ئەویش بە چوانترین شێوە بەڕێوە دەبردن. دەڵێ کاتێکەوە حەجاج لە عێراقەوە هات کە مەشهورە حەجاج چ زوڵمێکی دەکرد پرسیاری لە ئەهلی مەدینەی کرد دەربارەی ئیمامی عومەری کوڕی عەبدولعەزیز کەوا والی بۆ لێوەندەرێ كيف هيبته فيكم هيبتي كولا ناونغو سكتي ومكانتي هي. قالوا ما نستطيع أن ننظر إليه هيبة له براستين هاتواني تماشايب كان هندب هيبة لنا وإيمة. قال كيف محبتكم له باش خوش تاندبه. قالوا هو أحب إلينا من أهلنا للاي إيمة لعائلي خوش ما خوش ويستر الأمان. فكيف أدبه ئەگەر کەسێک سزا بدا کو سزای دەدا. قالوا ما بين 3 أصوات إلى 10 کە سزای دەدا تەنها 3 قامچی هەتاوەکو 10 زیاتر لێ ناداتن. بەڵام لە کەسێک بووە وەکو شیخ الئیسلام کە باسی دەسەڵاتداری مسلمان دەکا بە مەبەستی ڕەزامەندی رب العالمین حدودەکانی خوای گەورە جێبەجێ دەکا و
با بڵێن دڵسۆزە لەگەڵ کۆمەڵگایەکەی خۆی ئیتر دەفەرمی هەر ئەوەندە سزا دەدا بەڵام زۆر بە هەیبەتە لە ناومان و زۆریشمان خۆش دەوێ ئەوجا دەڵێ گوتی هذه هەیبەته وهذه محەبەته ئەوەندە بە هەیبەتە لە ناوتە ئەوەندەتان خۆش دەوێ وهذا ئەدەب تەنها ئەوەندەش عقوبە دەدا هذا أمر من السماء بەڕاستی ئەوە کارێکەوە لە ئاسمانەوە واتە لەلایەن خوایەوە سبحانه وتعالى ئەو خۆشەویستیە پێبەخشرایە. بەڵێ ئەوجا هەر دەربارەی مەسئلەی دزی وإذا قطعت يده حسمت یعنی کاتێکەوە لە ئیسلامدا حدود دانرا و گوتمان ڕەحمەتە هەم لە بۆ خودی ئەو کەسێکەوە بگەڕێت و هەم لە بۆ کۆمەڵگا کەوا بە نەتیجەدا هەمووی مستەفید دەبن کاتێکەوە دەست دەبڕێ پێویستە خوێنەکەی ڕابگیرێ ئەوجا بە ئوسلوبێکەوە پێشترێ هەبوو ئەوەی کە ئێستا هەیە مهم دەبی لە نەزیف بپارێزرێ ويستحب أن تعلق في عنقه مستحبیشە تاوکو فترێک ئەو دەستێک کە بەردرایتەوە بە ملی وەکو ملوانکەیەک هەڵواسرێت تاوک ببتە ئامۆژگار لە بۆ غەیری خۆی. فإن سرق ثانيا ئەدێک ئەو کەسێکەوە دزی کردێ و دەستی ڕاستی لە مەچەکەوە بەردرایتەوە جاری دوم دزی بکاتن قطع رجله اليسرى لەو حاڵەتەی پێی چەپی دەبردرێت دەستی ڕاستی بردرێ ئەو جارە پێی چەپی دەبردرێ. فإن سرق ثالثا أو رابعا ئەدێگەر سێیەم جار چارەم جار دزی بکاتەوە ففيه قولان للصحابة ومن بعدهم من العلماء دو قولي لسرة للاين صحابي بيان صلى الله عليه وسلم وهروها الأواني دواتري لزاناين كباسان كده يك لوانا رأيك دلي تقطع أربعته في الثالثة والرابعة كواتها ديك لوان دلين سيمو لزار سيمو تسارم هر تسار پەری دەوڕواتە جاری یەکەم دەستی ڕاستی جاری دووەم پێی چەپی جاری سێیەم دەستی چەپی جاری چارەم پێی ڕاستی. ئەوەش قولی ئەبی بەکر و هەروە مەذهبی ئیمامی شافعی و مەذهبی کۆفیەکان و مەذهبی ئیمام ئەحمەد لە یەک لە ڕوایەتەکان. ڕەئی دووەم دەڵێن نە جاری یەکەم دەستی دەبڕێ بەڵام جاری دووەم کە ئەوەی کردو ئینەو یوحبەس حبس دەکرێت. ئەوەش قولی ئیمامی عەلیە خوای لێ ڕازی بی قولی کۆفیەکان و هەروە ئیمام ئەحمەد لە ڕوایەتی دووەم. ئیتر بەو شێوەیە إن حد السرقة لا يقام إلا على العاقل البالغ كواتە یەک لە شەرتەکانی تر ئەوەیە کە ئەو کەسێکەوە دزی دەکا ئەو کاتە حەدی لێ دەردەکرێت کە وەکو گوتمان پارەکە بگاتە ڕوبع دینارێکی زێڕ و لەسەروی ئەوە و هەروە ئەو کەسە عاقل و بالغ بیان کەسی شێت ئیقامی حەدی لەسەر ناکرێت کەسی منداڵ کێشتە بالغ نەبعین ئیقامی حەدی لەسەر ناکرێت. وهذا طبيعي لأن العقل والبلوغ هما اللذان يجعلان الإنسان محلا للتكليف. طبعا كابرا عاقل وبالغ بي أو زاد بيتا كسك ومكلفة أجر كسك شيد بو حد ليدرناك كسك بالغ نبو حد ليدرناك. والعلماء متفقون على أن القطع إنما يكون في سرقة مال محرز أي موضوع في مكان من العادة أن يعتبر حرزا ومصور عليه ولو لم يكن عليه حارس. كواتا شرط يشكل الشرط أو إقامة حد لسر دز بكرة أو ما عليك دزيتي بخوي كسيش بالغ بي عاقل بي أو ما عليك دزيتي جيشتبتا ربع دينار شي زيرو برو سروتر وهروها أو ما عليش لزيقاتي باريزراو داندرابيتن لجێگایەکی پارێزرا و دانرابیتن بۆی کەوا عادەتەن ئەگەر حرەسیشی لەسەر نەبی یعنی ئەو ماڵە فڕێ نەدرابیتن لەو گۆڕێ بەڵام ئەو ماڵە لە جێگایەکی هەڵگیرابی ئەو کەسە بچی بیدزی ئەوجا ئەو کەسە ئەو کەسێکەوە ئەو دزەی کردێ ئیقامەی حەدی لێ دەردەکرێ ويدخل في ذلك الخيمة حتى أقل لنا خيوة تشيجبي لجيجاق لبناق لخوي داينايا أو اعتبار ذكري كوا هل جيرا كوات أو كسي كوا دتي ديدزي إقامة حدي لسر ذكري ولا يوجبون القطع على من أخذ شيئا موضوعا في مكان غير محرز ولا حارس عليه أو بهيمة في برية لا راعي لها كواتا بلام زانان دلين أقر مالك يعني شتێک دزرا بەڵام ئەو شتە لە جێگای خۆی دانەندرابوو یان لە جێگاش پارێزرا و دانەندرابوو یاخود حەڕەسێکی نەبوو ئەو کەسێکەوە دەچی دەیدزی هەلەو گۆڕەی فڕێدرایە ئەو حەدی بەڵێ گوناح و حرامە هەر خیانەتە معناوە نییە کەەوە ئەو ماڵە محتەرەم نییە کەسێکەوە ماڵەشی دیت و ئەسڵەن وایە بیگەڕێن تۆ لە بۆ خاوەنەکەی ئەگەر ناپێویستە لە جێگایەک چەندین ڕۆژ و یاخود ئەو فترەی کەربۆی دانرا پێویستە بانگەواز بکاتەوە خاوەنەکە دێتەوە خۆ معناوە نییە کەوا حەدی لێ دەرناکرێ معناوە حەڵالە ببردرێن نا گوناحە و حرامە و خیانەتە بەڵام ئەو کەسێک کە دەشیبا مادام ئەو شتە
لە جێگایەکی پارێزرا و دانەندرایە لەو حاڵەتەی حەدی دزی لەسەر ئەو کەسە دەرناهێنرێتن وەکو ئەوەی کە دەڵێ حیوانە چیە مەڕە چیە بزنە چیە چێرە چیە بەڕەلای کردیە لەو دەشتە و لەو ئاقارەی طبعا ناکرێت کەس بیدزی بەڵام کەسێک ئەگەر دزیشی حرامە لە بۆی کە دزیتی بەڵام ئیقامەی حەدیشی لەسەر ناکرێت و دەستیشی نابردرێ لەبەرەوەی ئەسڵەن خاوەنەکەی دەبوایە ئاگاداری بی و بەو شێوەی بەڕەلای نەکا. والعلماء متفقون على أن القطع هو عمل قضائي ينفذ بأمر ولي الأمر وأهلها همو زانایان متفقا لەسەر ئەوەی کە مەسەلەی ئیقامەی حەد ئەو جە مەسەلەی دزینی بابرین بڕینی دەستی دز یاخود هەر حەدێکی دیکە بیتن ئەوە کارێکی قەزاوەتیە بە فەرمانی وەلی ئەمر و کاربەدەستی مسلمانان جێبەجێ دەکرێت نەوەک هەر لەو گۆڕی هەر کەسێک هەڵبستیتەوە بڵێ فڵانە کەس دزی لێم کرد دەستم دەستی دەبڕم ئەوە ئیش و کاری کەسێک نییە بەڵکو ئیش و کاری ولي أمره أو كربادستي مسلمانانا وهم متفقون كذلك على أن السرقة تثبت بالاعتراف أو البينة وأهلها هم زانان متفقين لسروي كوا حدي دزي وكو هر حدي شي ديكا يان أوتا كسيك بخوي بتني اعتراف كابلي دزيم كرديا يان أوتا بلغي لسربيتن كوا دزي كردي أو زجيبة زي ذكري كواتا بشبهة وبتهمة إثبات ناكري ولا سري زي ناكري. ومن الناس من ينتقد عقوبة قطع يد السارق خلكانك هي براستي نقد دقرنو قليدة كان لو كوا براستي و بريني دستي دس شتيشي زور بابرين قرصة غير أن من المشاهد المجرب برام أوي كوا ديتراي وتجربي لسركرا أن كثيرا من اللصوص كسانێکی زۆر لە دزەکان يقدمون على السرقة دەچن کاری دزی ئەنجامدەن کە ئەسهەلی وەسیلەة إلى حيازة المال لەبەرەوەی ئەو کەسێکەوە دزە بە دزین بە ئەنجامدانی دزی بە ئاسانترین شێوە ماڵیان دێتە بەردەستی والاستمتاع أكثر من أن تدفعهم الحاجة الشديدة ئیتر ئەو دزانە ئەوە کە دزی دەکەن لە بۆ ئەوەی کەوا دزی دەکات بە ئاسانترین شێواز ماڵی دێتە بەردەستی و تەمەتوعی پێ دەکا نەک لەبەر ئەوەی کەوا حاجەتێکی ضروری دەفعی کردیە یعنی هەمان ئەوەی دزان لە کاتی ئیمامی عومەر خوای لێ ڕازی بیتن کاتێکەوە ساڵی مەجاعەیان بەسەرداهات ئەو حەدەشی ڕاگرت لەبەر خەڵکی برسی بوو ناچار بوو طبعا هەر حرامە و نابی بکرێ بەڵام لەو حاڵەتەی ئەو کەوا ساڵی مەجاعەت بوو عینی حەدی دزی ڕاگرت بوو ئیتر ئەو مەسئلەیەش کە بەڵام زۆربەی ئەوانەی کەوا دزی دەکەن بەس لەبەر ئەوەی دزی دەکەن لەبەر ئەوەی وەسیلەیەکی ئاسانە لە بۆ بەدەستهێنانی ماڵ لێ دزی دەکەن. وقد أصبحوا بسبب ما يلقونه من خفة العقوبات الحديثة محترفين لا يمتنعون عن معاودة مهنتهم المرة بعد المرة كواتا لبروي كوا دزبرين نمايا بەڵکو عقوبەی تریان دانا ئەو جا سزنە یاخود هەر شتێکی دیکە ئەو کابرا مەسەلەی دزی دەکاتە حرفە و دەکاتە سنعەتێک هەر کاتێکەوە دیسان نەجاتی دەبیت دیسان دەستی دزی دەکاتەوە لەبەرەوەی خێری لێدیتێ و عقوبەکەشی وانیە و زۆر زۆریشی پێ ئاسانە مستهترینە بئەمن الناس وأموالهم ئیتر بە هیچ شێوەیەک حساب لە بۆ ئەمن و ئەمانی خەڵکی و ماڵی خەڵکی ناکاتن وغير مفكرين في البحث عن الكسب الحلال أصلا بير لوج ناكاتوا بتي لمصدر ولسرتساويش حلال رزق بيدا بكاتن وكثير منهم قادرون على ذلك زورك لو أنا دتواني إيش حلال كبلام لبري عقوبي دزي أو إيش بخوي دزيكو مالكي بأساين دي تبردستي خوي هلاك ناكاتن ولا مقابل إيش ده عقوبي شوانية بيجي ريتوا مثلا دزبرين نمايا وايلي دي بردوام دەبێت لەسەر ئەو کارەی فقطع أيدي أمثال هؤلاء لو دزبرين أو نوع كسا قد يكون أقوى رادع لهم باشترين شتكوا بيان جاريتو لدزي وفيه عبرة قوية لغيرهم كواتا عبرتي زور باشا لبو غير خوشان لو براستي همو حدود كان كوا خواي قورة داينا بقشتي همو شريعة رب العالمين تاكترين دستور و نظام لە بۆ بەشەریەت ئەو بەشەریەتی کە خوا خەڵقی کردیە خواش دەزانی چی لە بۆی باشە
ئیتر ئەو کەسێکەوە لە ئەسڵ و ئەساسەوە بڕوای وە خوای گەورە سبحانه الحەکیمە لم يخلق شيئا عبثا ولم يشرع إلا ما هو عين المصلحة هيش تيش خلق نكد ببي هدف وهيش تيش نكد تشرعت إلا عين مصلحة بند كان لدنيا ولقيان لويدا كلا أساسه باورد بوخوائنا كالحكيمة أصلا بخيال الداناء اعتراض ليس حكمك لحكم كان إخوة بقري بلام أجر بخيال شداهات بفكر العاقبة كيف كاتو تمشارك دزبريني كسي دەستبڕینی کەسی دەست کە ئیسپات بوو لەسەری شروطێکی لێ هاتەجێ زۆر گرنگە لە بۆ خودی ئەو کەسەی جارێش کە دەگەڕێتەوە لە بۆ کۆمەلگا دەبێتە مای ئەمن و ئەمان لەبەرەوەی هەر کەسێک فکر لەوەی بکاتەوە کە دزی بکاتن کاتێکەوە بەبیر دێتەوە کەوا دەستبڕینە ئیتر دەگەڕێتەوە خەڵک ئەمین دەبی لەسەر ماڵی و لەسەر عیرز و شەڕەف و ناموسی ئیتر لە خوای گەورە دەپاڕێنەوە بەو شێوەیە تەماشای ئاەتەکانی خوای گەورە بکەین و بەو شێوەیە شەریعەتی خوای گەورە وەربگرین کەوا ببی تەمایی ئەمن و ئەمان لە بۆ خۆمان و لە بۆ دەور و بەرمان و بەختەوەری دنیا و قیامەتمان لی بەدەست بینین وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا الحمد لله رب العالمين لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون